دیمەنی گەنجێکیان پێ نیشاندام ئیمڕۆ کە دەستگیر کراوە لە ناو مۆبایلەکەی، بەس لە ناو مۆبایلەکەی کە تەسویری کردووە لەگەڵ 200 ئافرەتە زینای کردووە. خوا پەنامان بە، یعنی بەس لە کوردستانە لەگەڵ 200 ئافرەتە زینای کردووە و تەسویریشی کردووە زیناکەی خۆی لەگەڵ ئافرەتەکەیە. باشە اینجا هەموویانی کردوتە نێچیری خۆی. ئەگەر ئەوەم لەگەڵانەکەیتەوە من ئامادەم بڵاوی کەمەوە. باشە تۆ سەیریکە گەنجێکی داوێن پیسی حەبتاڵ و بەتاڵ بتوانێت 200 ئافرەت لە خشتە بەرێت زینایان لەگەڵا بکات، دوایی لە مۆبایلەکەی خۆشە تەسویری بکات. جا بزانە ئەو خەڵکە لە چ نەفامیەکایە، بزانە ئەو خەڵکە گەیشتۆتە چ مەرحەلەیەک. وەڵڵاهی مەرحەلەیەکی زۆر ترسناکە، زۆر قەسەمەن بیللا. بۆیە ئەڵێم دەستگرتە بن بە خێزانەکانی خۆتانەوە، ئاگاتان لە ماڵ و مناڵی خۆتان بێت. ئامان هیچ کەسێ بە کەڵکت نایە ماڵ و مناڵەکەی خۆت نەبێت بەداخەوە.